کات بەهرە و توانە و هوەرەکەی وای کردووە کە مێژوویەکی زۆر دەوڵەمەند بۆ کەسێتی خۆی دروست کات کە بەشداری لە چەندین فیلم و زنجیرە درامای فیلەندی و دۆکۆمنتاریدا کردووە و هاوکات بۆ ماوەی 3 ساڵ وەکو یەکێک لە گەنجە خواربسمێن ساڵەکان بە شاجوانی گەنج هەڵبژێردراوە. ئەزمموی ئەو کارەکانی لێرە ئەمڕۆ لە ستۆدیۆ تاوتۆکەین و هەروەها باسەکەین کە لێرە لەگەڵمان ئامادەیە ئەویش زۆر بەڕێز ئاکۆ موعەیەدە. کاکاکۆ زۆر بەخێربەی بەیانیت باش. کاکاکۆ بەخێر بیت بازم بۆ ماوەی 12 ساڵی شەوانە دەست خۆش سپاس کامڕۆ هاتیتە شاری کەرکووک و لە ستۆدیۆ میوان بووی لامان. ئەمەوێت سەرەتا باس لەوەکەم چۆن لە چوویتە وڵاتی فینلەندا و لەوێ دەست کرد بە بابەتی دراما و هوەری و تەواوی ئەو کارانە. ڕاست وەکو کودێک چۆن توانی تێکەڵام بیت. زۆر باش. من لە ساڵی 2012 ڕۆشتم بۆی ڕاستی و لە ساڵی 2014 بوو لە ئەختیبارەکەیان دەرچووم، بەڵام ئەو کاتە نەمتوانی بەردەوام بم وەکوی کە ئەکادمیانە خەریکی بم، لەبەر خۆ دەزانی لەوێ ئیشەکانەوە ئاسان نێتەوە بە خەریکی ژیانی خۆت و خوێندن و شەهادە ئۆشتانەبی و ئەو ئیشی ئەکتەری و هوەری و عەرز ئەزیا یان نمایشکاری جلو بەرگووەوانە تۆ بێ بۆی بخوێنی. لە 2014 نەمتوانی ڕاستی، بەس لە 2019 دیسانەوە ئەو چانسەم هاتەوە بەردەم کە لە ئەختیبارەکە دیسانەوە دەرچوو ئەکادمیانە ئیشەکەم دەست پێ کردو وەکو حەز و خولیایەکی خۆم کە بۆ هوەروە بۆ ئاکتینگووە بۆ ڕاگەاندن و ئۆشتانە کار بکەم. لەخوا بەزیای بەسەر کەوتوانە ئیشەکە تێبەچێ کرد و بوومە جێ سەرنجی چەند کەسانێکی بەناوبانگیش. ئەمە زۆر گرنگە ئەگەر خەڵکی ئەو وڵاتەش نەبی بەڵام بتانی لە مێژۆکەیانە شوێنێک کتەبە کاتێکە زانیارە کەسەکانی تۆم بخەندەوە ئەو بابەتانە زۆر سەرنجی ڕاکێشە. هەم پیشەیەک تەیە پێمان وەکو یاردەدەری پزیشک و وەکو وەرگێڕ و یارمەتیدەر لە پەنابەرانیش ئیشت کردووە. ئەم ئەزموونانە لەگەڵ کاری هوەری چۆن تێکەڵ بوون؟ وەڵاهی مەسلەیەکی عەرەبی هەیە ئەڵێ سەبع سەنعە ئەوە تریان ناڵێم بەس نێرسینگەکە بڵێن لە 2009 بۆ 12 خەریکی نێرسینگ بووم و لەوێش تۆزی خەریکی بووم ڕاستی، یعنی چۆن بڵێن ماعەنتوبی هی بەشی نەشتەرگەری دڵی کراوە لەوێش تۆزی خەریکی بووم. بەس دوایەوە کە خۆتەزانی ئەو چانسانت لە بەردەما زۆرە لە ئەوروپایە کە تۆ بتوانی شادەی چکەش خوێن لە مەجای چکەشا ئیش بکەیت بە خۆڕاییە تەبان تر لەوەشە توانیم حەزم کرد کە لە بواری کەشا بزانم ئەتوانم خۆم بدۆزمەوە ئەو توانایەمانتیایە یاننا. 2 ساڵێکیش لەوەکو متەرجم لە کەمپاییشم کرد و شەهادەی لۆگیستیکیشم بەدەستێنا کە ئیش شتێکی کەیە بڵێن بەشی لۆگیستیک ئیشی بڵێن زیاتر گواستنەوە و گەیاندنەوەوانەیە. بوارەکە تۆزێک لێکۆ دوورن ڕاستەکەی، بەس من لە ئەخیرا خۆم لە ئەکتینگەکە دۆزیەوە وەکو عەرز ئەزیا و ئەکتەر. بەڵێ بۆ ماوەی 3 ساڵ ئەتوانین بڵین زیاتریش بە گەنجێکی خۆزی وڵاتی فینلەندا هەڵبژێرداوی. هەڵبژاردننی تۆ لەسەر چی بنەمایە و یاخود ئەو بنەمانەی کە گەنجی جوان گەنجی خۆزی پێڵبژێرن چی؟ من لە 2022 لەو کۆمپیتیشنە بەشدار بووم، بڵێن هەڵبژێردرام وەکوەوەی کە تۆ ئەبێ ستێزنشیبی ئەو وڵاتە هەبێ، چۆن بڵێن مواطنێکی وڵاتێ بی ئینجا بتوانی بەشداربی. 2022 بوو کە هاوڵی شاخۆزی ئەو وڵاتی هەڵبژێردرام لەگەڵ ئەوەشا لە هەمان کاتە مستەر ستایلی ئەو وڵاتەشم بەدەستێنە. مستەر ستایل ینی چۆن بڵێن جوانی ڕێکپۆشی و ستایل و ئەو شتانە. من چۆن بڵێن هەڵبژاردننی شاخۆزی یاخود ئەمانە چۆن پرەنسپێکی خۆی هەیە، ینی ئەکید لە ئێمە هەر کەسێک خوا کە بە جوانی دروستی کردووە لە ئێمە جوانتریش هەیە، بەڵام بۆ هەڵبژاردننی ئەو شتانە تۆزێک خطوی هینی خۆی هەیە، خطوەی خۆی هەیە کە بڵێن ئەبێتەوە بۆ نمونە نازانم چۆن بە کوردی تێوگەێنم کە بێ ئەو پرێنسپانە و تیابێت وەکو باڵا وەکو چێژ وەکو لە شولار وەکو قیاسات هەمووی بە قیاساتە، یعنی ناکرێتەوە وایە لەوانەیە لە سا هەشتای خەڵک ئەو کەسیان پێ جوان نەبێت کە شازوانی ئەو وڵاتەش هەڵبژێردراوە، بەڵام ئەو لیژنەیە دانیشە بڕیارەیەات ئەو لیژنانە هەمویان کەسانی شارەزان. من خۆشبەختانە ئەتوانیم کە ئەو دوو خەڵاتە بەدەست بێنم بەسەر یەکەوە لە وڵاتی فینلەندا ساڵی 2022.
من پێم وایە ئەوەی تێبینیم کردووە گەنجی کوڕ لەوەی کە جوانە هەروە خوێنگەرمیشە خوێنگەرمەکەی زیاتر ئەبێتەوەی سەرنجی خەڵکی ئەوەشیان ڕاستە لەوە بە تایبەتی وڵاتانی ئیسکەندەنافیکە وڵاتێکی سارد و سۆڕ و خەڵکانێکی ساردە. کاک ئاکۆ باسی ئەو هەستە بکەین کاتێک کە چۆپڵی سەرکەوتنە بۆ لێدرا لە کاری ئاکتینگ و ڕێکلام و هەروەها بۆ مستەر ستایلیش ئایا هەستی تۆ وەکو کوردێک خۆشحاڵتر بوو یاکو فیلەندێک خۆشحاڵتر بوو؟ ئەکید وەکو کوردێک ینی ئەو مجاملیتیانە ینی خۆشە تۆ لە ناو دەکەسی فیلەندیا کە تۆ دەیەم بیت ینی بڵێ دەکەس نوێی فیلەندی بێت تۆ کوردبی تۆ دووجار بە دوای یەکە ناو بخوێنرێتەوە وەکو لە ڤیددیوکانی شەکە بۆم نردن دیارە جاری یەکەم کە وەکو هاوڵی شاخۆز هەڵبژێردرا جاری دوم کە ناوم خوێنرایەوە تۆزێک وەستام وتم ئەو بەڕاست من بوو ینی ئەو ناوی منە بەلامەوە سەیر بوو هەستێکی زۆر خۆش بوو چونکە تۆ زەحمەتە بەڕاستیە ئەزانم کە تیاشیا بوو کە پێی ناخۆشە کە تۆ دوو خەڵاتێ بەدەزێن ئەوان هیچیان بەدەست نێناوە وەکو فیلەندیەکان باسەکەم بەڵام بەڕێوەبەری کارەکانم زۆری پێخۆش بوو و ئەشی زانی کە خەڵات بەدەستێنم و بووم بە نوێنەری ئەو وڵاتش لە ئینتەرناشنەل گلۆبەڵ ئەویشە چۆن بڵێن مسابقەیەکی شاخۆزیە لە ئیندۆنیزیا بەڕێ ئەوە ڤیددیوکانی شاگەر پێمان بڵێ ئەمەی کوێیە کاک ئاکۆ ئەم ئەمە باکستەیجی زنجیرە درامایە کە بە ناوی کۆسکینێن کۆمیساریۆ کە وەکو یەکێک لە ئەکتەرەکان لەویا بەشدار بووم زنجیرە درامایە لە بەڕاستیش لەو لە قتای ئاساش بیرمە کە ئازارم پێگەیشت ینی نەیزانی کوڕەکە یەکی لە بیرەکانی بەرم کەوت بەڕاستی ئەوە شار پەیوەندی بۆەوە هەیە کۆسکینی کۆمیساریۆە تر ئەمەشیان پاوەر ئۆفلیایە کە فلیمێکە بەڵام بەڕەسم ینی هەیە کە فلیم هەیە بەڵام باسی چیرۆگێکە بەڵام بەڕەسمە ئۆکەی من لەویا بۆدیگاردی ئەو کچە بووم کە هینم نەبوو یان هیچ پاوەرێکم نەبوو بە زەوانی کە پاوەێکی خەیاڵیان هەبووە ئەوەشیان دۆکۆمنتاریەکی فلیمێکە بە زمانی عەربی بە زمانی فنلەندی ئەمەشیان هەر کارێکی مۆدلی بوو لەگەڵ یەکێک لە مۆدلەکانی فنلەندا ئەوەشیان کاتی نمایشکاری نمایشی جلوبەرگ بوو لە وڵاتی فنلەندەکان کاتی مسابقەکەش بووە ترەوەشیان پەیوەندی بۆ هەیە ئەوەشیان یەکێکە لەو فلیمانی کە وەکو ئەکتەر تیا بەشدار بووم هەر لە کوردستان یەکەم ئیشم بوو لە فلیمی 1970 کابێ لە کوردستانیش کاری هونەریت کردووە بەڵێ یەکێک لەو ئیشانم فلیمی 1970 بوو ئیتر لە خۆشبەختانە توانیم ئیشەکەم بە شێوازێکی وە جێبەجێ بکەم کە خەڵک ڕقیان لێم بێت لە فلیمەکە بۆ لەبەرەوەی دەورەکەم دەورێکی باسییانەیە وانە تۆ بپیامەکە بگەێنی تۆ چ دەورێکە پێ ئەسپێردرێ ئەمە هەتەنا میێنانە کاتی وەرگین خەڵاتەکەیە بەڵێ و کاتی وەرگرتنی خەڵاتەکەیە ئیتەرۆ جاری دووەم بوو ئەوەی بڵێن خەڵات یەکەم وەرگرت بەڵام جاری دوم کە ناوێن خوێنمەوە دیسانەوە هەر من بوو خۆشبەختانە کوردیشی تیا بوو لەویا لە ناو جمهورەکە کە بینیان ناوی من خوێندایە و هاواریان کرد ئاوکەوە زۆریان پێ خۆش بوو وامەزانی کە کەسوکاری خۆم دەوێت پێم وایە من و ئاریش ئەکتەرێ باشی ئەکید تۆ کاگاری ژەرە وەڵڵا دەست خۆش کاتێکە لە ئەوروپا لەوێت لە فیلەندا کاتێک هەڵبژێرایی وەکو گەنجێکی جوان پێ دوایە ئەو لیژنانەی کە لەوێن بەڕاستی دادپەروەرن بۆ خەڵکی غەریبەش واتە یاسا ناشتێنن یاسای مرۆڤایەتی لەسەر وێ شتێکەوەیە یاخود دەستەکەی جۆرێ لە ئەنسوریشی تیابێت پرسیارێکی جوانە منەو کاتی کە چووم خۆی دە لیژنەی دادوەر دانیشت بوون دەکەس بوون تۆ بێ لەگەڵ هەردەی مقابلە بکەیت پرسیارە لە یەکەن بە ئینگلیزی بە فنلەندی تیای بۆ خەڵکی فنلەندا نەبوو جایشتی خۆشەوە باسکەم بەسەرەوە سەرۆکی لیژنەی دادوەرەکە بۆ باسەکەم کە سوپاس یەکەم لێرەوە بەڕاستی کاک ئەمیر حەسەن کە یەکێکە لە دیزاینەرە هەرە بەناوبانگەکانی ئەوروپا کە دیزایانی جلوبەرگی شاجوانی جیهانی دووریەوە کاک ئەمیر حەسەن کوردێکی سووریایە طبعاً ئەخینجار کە لەگەڵ خۆی و خێزانەکەی دانیشتبوو سەر کوێ دانیشت ئەو لە هێلسنکیە لە فنلەندا بەڵێ کە هاتمە مەرحەلەی ئەو تەما خێزانەکەی فنلەندیە دەستی کرد بە پرسیار و جواب هەروە سیری من یەکرد من نەمەزانی کە ئەو کوێیە بەس ئەمزانی کە هەوک خۆمان ڕەشە
ئەجنەبیە. قسەم لەگەڵا کرد بە فنلەندی لەگەڵ خێزانەکە تر ئەویش وتی أنت عراقي؟ لا وتي تحشي عربي؟ قلت إيه أكيد أحشي عربي. قلت شلون تعرف؟ وتي أنت كردي؟ قلت أنت كردي زاني؟ سألوكي ليش دا دورك عمو؟ زور ولا مصيبه؟ وتي والله من كردي وتي أزاني كان ضلب خوشك تو بيني مليرة. ترى وتي بالله ميك شتبه بيبلم هرب كردي قسيكر. وتي ما سألوكي ليش دا دورك مليرة؟ بالله خود أزاني إلى أوروبا. هیچ ئەسەر واسە شتانیت یانە بە حەقی خۆ دیشەکان وەرەگری خەڵاتەکان نەتیجەکان پۆینتەکان وەرەگری وتم نا من بۆ نەهاتوم کە خۆشحاڵم هەرەوە نا دیار بوو لەسەر ستەیجەکەش ئەگەر نازانم شانی باتوانە قسەی بۆ کردم و باوەشی کردم لە دوای ئەوەی کە خەڵاتەکانم بەدەزێنە وتی بەڕاستی جیشان ئازیە بەڵام مەبەستمەوەی کە دادپەروەرانەیە بەڕاستی کاگاکۆ وڵاشتی من پرسیارێکی زۆر جددیە ئەمەوێت لە کاگاکوی بکەم کاگاکۆ ئەو جۆرە مۆدیلەی کە لە وڵاتانی ئەوروپا هەیە وە خۆت لە کرۆکی ئیشەکە بوویتە لەگەڵ ئەم مۆدیلانی کە لە کوردستانە هەیە یەک ئەگرێتەوە یاخۆت بەڕاستی جیاوازە زۆر جیاوازە زۆر جیاوازە بەڵێ چۆن ئەگەر ڕوونکردنەوەیەک من دوور و نزیک متابعی مۆدلەکانی ئێرەم نەکردووە و نازانم بە شێوازی کارەکەن و لەسەر چه پرینسیپێکی شەکەن و چۆن کارەکان وەرئەگرن بۆ کاری ڕێکلام و لەسەر چ ئەساسێک ئەگەر لەسەر ئەساسی جوانی بێ زۆر کەسی جوانتر هەیە بەڕاستی بەس لە بەداخەوە بۆ هەنێشتەیە کە لە کوردستانی خۆمان بینەر چاوی ئەیبینێت ئەو کەسە نابینی کە بڵێن تا بە شێوازێک ئەو پەیامە ئەگەیەنێ کە من بۆ نمونە ڕێکلام بۆ شتێک بکەم یعنی ئەوان زیاتر سەیری ڕووکەشەکەن بەڵام لە ئەوروپایوانیە یعنی تۆ هەت سەری مۆدلەکانی ئەوروپا بکە لە شولارەوە بیگرە تا شەهادە و تا ئەوەی کە تەجروبەی چەنە و تا کەسایەتی و شخصیەتی ئەو کەسە شوانە جیاوازێکی زۆری هەیە بەڕاستی لێرە یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئەگەر هەوڵی زۆرترین گۆڕینی سروشتی بایۆلۆجی خۆی دابێت ئەو یەکەمی نەبێت لە کاتێکە کە پێوەرە جیهانەکان زۆر بە پێچوانی ئەو بابەتەیە کە لێرە تەطبیقەکرێ لێرە شتەکانمان ستایلی ئەوروپیەوە وەرگرتووە تێکەڵی ستایلی کوردیمان کردووە شتێکی سیر دەرچووە کە پێڵین سیر کاگاکۆم شیرینترین یادگاریت بەس بەر لەوە ناخۆشترین یادگاریتمان بۆ باسکە بۆی شیرینی یادگارەکە ئەو ناخۆشیش بیر باتەوە یەکەم جار ناخۆشەکە بێت با یەکەم جار ناخۆشەکە بێت لە چ بوارێکە ئاخر سەختیەکانت بۆ ماوەی 12 ساڵ لە وڵاتێک بێگومان سەختێکی وات بینیوە کە زۆر ئازاری داوی ئەگەر سێری فلیمی ژیان بکەیتەوەڵی ئەو شوێنە زۆر سەخت بوو بۆم کێ بوو ئەو شوێنانە واللهی باسی ناخۆشی نازە من خۆم کەسێکم کە دایم خۆم بە دوور ئەگرم لە خەفەت و ناخۆشی شتانە بەجددی بەڵام ئەکید هەر کەسێک و لە ڕوانگەی خۆیەوە لە باگراوندی خۆیەوە شتێکی ناخۆشی هەر هەیە لەوانەیە تۆ نەتوانی بۆ کەسە نزیکانی خۆشتی باسکەیت اینجا کوجایەوەی لە سەر شاشەیەک بێت دەی با شیرینترینەکە وەرگرت با شیرینەکە وەرگرت خۆشتەواز لە ناخۆشی بێنە تاقەتی شتانەمان لێ خەڵکیش بەم بەیانی تاقەتی ناخۆشی نییە و پێشەکیش بەڕاستی ئەم ویست پێشەکی ئەو شتە باسکەم کە دڵگرانم بەو کارەساتێکە لە هەولێر ڕوویە یان هیوادارم خۆی گەورە قەرەبیان کاتەوە ئەم ویست ئەو شتە لەسەرتاوە بڵێن بەڵام داوەڕێبوردنەکە بیرم چوو بابێنە سەر شتە خۆشەکە یەکێک لە یەکەم کارم کە کردم ئەوەی کە کارێکی ڕێکلام بوو بۆ جلوبەرێک بوو یەکەم کارم لە ساڵی 2019 کاری مۆدلی هەر لە دەرەوەی وڵات بەڵێ هەر لە فنلەندا تەبان ئەو کەسی کە لەگەڵ ما بوو ئەویش هەر بڵێن کچێکی ڕووس بوو زمانەکەیم نازانی یعنی بەس بە ئینگلیزی لەگەڵ ستافەکەی قسەمانە کرد من ئەوش فنلەندی نازانی ئۆکەی ئێمە ڕێکلامان بۆ جلێگە کرد بەڵام لە قتەیەکی تیا بوو چۆن بڵێن تۆزێک نزیک بوو لەمنەوە تۆزێک ئاساییە تۆ شتێکی تەبیعیە تۆزێک نزیک بوو لەمنەوە هەرچەندم ئەکرد نەمەتوانی ئاها یەکەم جارتە ئەحساسێکی سەیرە
هەرچەندم ئەکرد نەمەتوانی ئەو لە قتەیە بکەم یعنی چۆن بڵێن ئەو فۆتۆشوتە بکەین تر بە مسەوەڕەکەمەوە دوتم وەڵڵاهی ئەوتم ناتوانەوەی بگەڕێمەوە 10 ساعتیش ڕێگەم بڕی بوو جا ئەو 2 ساعتیێرە هیچ نییە من 10 ساعت ڕێگەم بڕی بوو ئەوە یەکێک بوو لەو نەمکرد بەڕاستی ئیشەکەم نەکرد نەمتوانی بیکەم یەکێک بوو لەو شتە خۆشانەی کە قەت بیرم ناچێت و جا فێری کردم دوایەوە وتی ئاکۆی ژۆ بگرێت و ئەزان تازە یەکەم ئیشتە بیکەی بەڵام عرض ئەزیا نمایشکاری جلوبەرێک یان ئەکتەری تۆ ئەبێ هەموو شتێ بکەیت بەڵام لە هەمان کاتە منیش پێم وتی من کوردم زۆر شتێ بۆ ئێمە نابێت بەڵام کاکە کۆبا من یەک پرسیارێک لەسەر بابەتی جلوبەرێک بکەم کاتێک کە ئێوە بۆ نمونە جلوبەرگەکەن لە ئەوروپای خود ڕێکلامێکتان بۆی کرد و هەڵبژاردننی جلوبەرگەکان لیژنە بە پێی پێست و باڵای ئێوە دیارەکایە خۆتان سەرپشک بوونەوەی کە چیز لێکەکەنە بەرتان ئەخر لێرە فەرقەکات کا کرماش تۆ ئەگەر باسی نمایشکاری جلوبەر بکەیت جیاوازە ئەگەر باسی کاری مۆدلی بکەیت جیاوازە بەڵێ جەنازە مەبەستەکە لە کامیانە بۆ دیاریکردنی جلوبەر من بۆ نمایشەکاڵم نمایشکاری جلوبەر تۆ هیچ شتێک بەدەست خۆت نییە لەوێ ئەسا من کە لەوێ نمایشکاری جلوبەرێک بووم ئەوە ئەکی دەبێ جسمت میدیەم یاخود سمۆڵ بێ حەجمی جلەکان وەشتەکانجی بەدەست و بەدەستۆ نیە ئەوە شەریکەیەکە براندێکە کە مەجموعە جلی زۆری داناوە ئەیا بە کۆمپانیایەک ئەڵێ ئەو شتانم بۆ ئەڕستکە لە بەردەم سەڵان کەسە تۆ خێرا خێرا بێ بچیتەوە بیگۆڕیتەوە ئیشەکان یعنی جلەکانە بگۆڕی ئەوەی کە بۆ دەرراوە ئەبێ ئەوە بکەیت بەدەست خۆت نییە کە بڵێ من ئەو شتانەکەم نانە شتیوانە بەڵێ ئەوە هەر برادرانیشمان لەسەر و باسی بابەتێکەکەن بڵێ تۆ لە یەکێک لە فیلمەکانە ماشەڵا زابوتی زۆر جوانێتیە جسم و قیافە و ڕێکخستنەوەوانە خۆت دەورەکەت پێ جوان بۆ دەورەی خۆت بەڵێ ئەکیت من دەورەکەم بەدڵی خۆم بووە کاتی خۆشی دەوری زابتی بوو کاتی خۆشی دەوری زابتی بوو بەڵێ بۆیە تر کەسێکی تۆزەی وڵەن سیریەسم لە ژیانە تۆزێک جدیاتم پێوە دیارە لە ژیانە بەڵام لە ناخۆوانی برادر و سۆشیالی کاکاکۆ بڵێ تا ئێستا باسی ڕابردوومان کرد ئۆکەی با باسی زەمانێ بکەین کە لە پێشمانە پێڵین داهاتوو ئایا بیرت لەوە کردوێتەوە بەشداری فلیمێکی کوردی زۆر گەورە بکە یاخود فلیمێکی سینەمایی کوردی بیرت لەوە کردوێتەوە اینجا هەنگاوێک بۆ هونەری کوردی بنیت ئەگەر دەرفەتێکی باشت بۆ ڕەخسا بێگومان ئەکیت من دڵخۆشم بەوەی کە هیچ نەبێت جێپەنجەیەکی بچووکم هەیە لە کوردستان و دڵنیا بە حەزیش ئەەکەم و حەزیشم ئەکرد پێشتریش کە کاری زیاتر بکەم لە کوردستان و کاری سینەمایی زیاتر هەبێت و فلیمی سینەمایی گەورەی زیاتر هەبێت بۆ بەرە پێشچوونی سینەمای کوردیش و حەزەکەم بەپێی توانە بوو بەپێی ئەو ڕۆڵەشی کە ئەمەنێ بتوانم خزمەتێ بکەم بەڵێ ئەکید حەزەکەم زۆر باشە با پرسیارێک بکەم وەکو خۆت وەکو خودی خۆت ئەگەر تۆ ڕۆڵێکت وەرگر ئاکتەکەی لە کەسایەتی تۆ دوور بوو ئایا هەوڵی خۆ گونجێنە یا تەنها ئەو ڕۆڵانە وەرگری کە هەستەکەی لەگەڵ تۆ یا گونجاوە تۆ ئەتوانی ئاکتیکەی کە لە تۆ نزیک بن سەریکە ڕۆڵبینین تۆ ئەگەر بێت و یەکەم جار دیتیل و تێکستی ئەو سیناریۆ نەخوێنیتەوە لە ئەوڵەوە تا ئەخیر بەخوا زەحمەتە یعنی هەموو ئەکتەرێک ئەبێ یەکەم جار کە بۆ نمونە ئەڵێ تۆ ڕۆڵێک تێ لەو فلیمەیە 4 مەشەدە قەیناکە گریماس 4 مەشەدیش بێت بەڵام تۆ زەڕوورە کە دیتیلی ئەو سیناریۆی ئەو فلیمە هەمووی بخوێنیتەوە بۆ لە سەرەتاوە تا ئەخیر پەیوەندی بە تۆ شۆ نییە ئۆکەی 4 مەشەدەکەی خۆ دەکەی بەڵام کە تۆ خوێنتەوە ئەچیتە ناو واقعی دراماکە و فلیمەکەەوە ئەزانی باسی چیەکە بەڵام بەس بە تۆ بڵێم وەرە تۆ ئەکتینێکم بۆ بکە ئەمڕۆ مەشەدێکتەیە خۆ تووڕەکە ئاخر تۆ نازانی پێشووتر چی بۆ خۆ تووڕاکە یان بۆچی ها بۆیە زەڕوورەکە لە کەسایەتی تۆە هەبێت ئەوە لە ناختا هەبێت هەستی پێ بکەی کە بڵێ ئۆکێ من نەتوانم بۆ بکەم نەخێر من زۆر شتی کۆمیدی هەبووە گریمان دەورێکی کۆمیدی بووە نەمتوانی بیکەم من ناتوانم بەڵێ ئاساییە ئێمە ڕابردوو پێکەوە کۆمەڵی قسەمان کردووە لە دەروی ئەستۆدیۆ هەندێک بەرنامە هەبووە ڕەتت کردوێتەوە ئامادە نەبوویتە لەگەڵ هەندێک کەسایەتی ترا لە بەرنامەکانە بەشدار بیت باویکەمە ڕاشکاوانە ئەگەر فلیمێک دروست بێ لە کوردستانە یاخود دەرێنەرێک داوات لێ بکە ڕۆڵ بژێڕی لە فلیمێکە ئەو کەسانی کە لە بەرنمێک ئامادە نەبوویتە لەگەڵانە داشیت
وە لە بەرامبەر لە فلیمەکە ئامادەیت لەگەڵانە بەشدار بیت؟ مەبەست لە مەشهەدەکە لەگەڵ مایە یاخود لە هەموو فلیمەکە ئەو کەسەشی تایە ئەوان جیاوازە باردوشی بێ من وەڵامێکم ئۆکەی من ئاساییە بەلامەوە ئۆکەی بەس حەسەب بەشهەدەکەی حەسەب حیوارەکەی حەسەب ئەو شتێ بەڵام ئەکید لەگەڵ هەموو کەسێکیش نا ئەوەی کە خۆم دیاری یەکەم لەگەڵ هەموو کەسێکانە چونکە کەسێک و لەوانەیە مرتاح بێت لەگەڵ مەجموعەکە ئیش بکات و هەموو کەسێکیش سنوورێکی خۆی هەیە لە شخصیات و کەسایەتی وانە ئۆکەی سۆ من هیوای سەرکەوتن بۆ هەمیان ئەخوازم وە هیوای باشی ئەخوازم بۆ هەموو ئەوانەی کە لە هونەرە ئیشەکەم جا مۆدێل بێ یان نمایشکاری جلوبەرێک بێ یان ئەکتەر بێ چونکە ئەو سێشتە جیاوازن ئەوزان لە دەرۆژ جارێکیان باسمان کرد ما زۆر کەسمانی ئەوانە جیا ناکەنەوە ئەڵێن کەسەکە مۆدێلە ئۆکەی بەڵام تۆگە مۆدێل بووی زەحمەتە بتوانانی ئەکتەرێکی باشیش بیت واگەر ئەکتەر بووی ناتوانێت نمایشکاری جلوبەرگیش بی ئێمە لە کوردستان بەڕاستی وابزانم با ناویشانی بەس کەناڵ هەبووە کەڵێ کاسەکە ئەو کەسە مۆدێلە تۆ تاکیدی کە مۆدێلە یان نمایشکاری جلوبەرگیان ئەکتەرە ئەکتەرمانی ئیشی مۆدەلی ناکە هەر لە کوردستان هەمانە بس کەناڵێکی ئەو پرۆفیشناڵ وانە نەزانێت لێکی جوانەگە زەحمەت بەڵام قورسە بێگومان کاوبێ ئێمە پێزانین و سپاسگوزاری زۆرمانێک کە ڕێگایەکی دوور بڕیوە هاتووی ئەمڕۆ لەگەڵمان بەم بەیانیەش میواندارەکەت قبول فەرمووی ئاساییە من لە خزمەتدارم کاک ئاکۆ کەش و هەوای فیرلەندا و کوردستان چۆن لەگەڵی تێکەڵ بووی سەخت نییە ڕاهاتن لەبێ و یەکسەر بۆ ئێرە چکە بە بەراورد بە کەشەوەکەمان سەختە یاخود جۆرەکانی خواردن و ئاماژەشت بەوە کرد کە زۆر کەم خەوتووی سیستەمی خەوت تێکە چێ و چۆن خۆت لەگەڵەوە سروشتا گونجین تا ئەگەڕیتەوە و ئایا بۆمانەوە هاتو یاخود هاتنەوەکە تەنها سەردانیە ڕاستی منەوە ساڵێک و نیو وا بۆ 2 ساڵە چێ لێرەم بەڵام لەو ماوەیە نزیکەی 3-4 جار ڕۆشتمەوە هاتوومەتەوە و خۆ گونجاندنەکەشم ئێمە خۆمە هەر لێرە گەورە بووین ینی بۆچی خۆمان گۆڕینوانی ئاسایە ژیانێکی خۆشەوە بەڵامی ئەوێ ساترە تەبان تۆزە قورسە تا لە سەرەتایە کە تا ڕایت تابان سا لەوێ دەرەجەی حرارە لەواچێ ناقص 20 لەواچێ ناقص 8 دەبێت بۆ لە زستانانیشە لە مانگی 12 کاتێتە ناقص 32 بەڵام سەرماکەی ئێوەکو ئێرە نییە ئێرە وشکە یانی ڕێک لە ئێسقاتەیە تۆزێک شکر گونجاوین و بۆمانەوەکەشم ئەفوو ئەو پرسیارە شکر بزەم ئەتوێ بمێنیتەوە یانە من دیار نییە بەڕاستی کامێن بۆ یانە و حەزی شەکەم یان لێرە خزمەت بکەم و هیچ نەبێت ئەو گەنجانەی دوای ئێمە یان ئەو کەسانی کە حەزەکەن لەو بوارانەیە خزمەت بکەن هیچ نەبێت تۆزێک زانیاریمان هەبێ پێیان ببەخشی کاک کرمانج شتێکی وارەی خست بەوزەم لە چەند ماڵوانە بوو لەخوا بەزیای بەتوانیمان کە ئەگەر شتێکی بچووکیش بێت زانیارێکمان بۆ گەنجانە یابێت کە ڕێگا ڕاست و غەڵەتەکە جیاکەنەوە وە کەسە باش و خراپەکان بناسن تەنها بینەر نەبن بیریشکەنەوە لە مەسەلەکە چۆنە و شتێکی وا لە ئارایە هەیە کە ئەکادیمیایەک بکرێتەوە ئەکادیمیایەکی هونەری بۆ پێگەیاندنی کەسەکان بۆ پێگەیاندنی ئەو کەسانەی کە حەزەکەن لە بواری سینەمایە کار بکەن یاخود مۆدێلیان هەشتێکیوە بەس هیوادارم کە پرۆفشناڵانە بێت کە هیچ نەبێت جیانکەنەوە کەسانی کە بە شاهد و بڕوانامەوە کارەکە ئەکەن کاک ئاکۆ بۆ ئەزمون و تێڕوانینەی کە هاتە ئەتوانی بە وردی وەڵامی ئەوەم بیتەوە ئەگەر سەختیشە ئاسایە وەڵام نەیتەوە بەڵام بۆ ئەزمون و نواندنانی کە کردوتە لە فیلەندا و لێرە شەقامی هونەری لە کوردستان بەرەو چ ڕەوتێک ڕۆشتووە؟ واللهی پەش و بڵاو ئەوەی کە من ئەیبینم بەڕاستی ئەوەی کە ئەیبینم پەش و بڵاوە بەداخەوم بۆەوە ئەنەوەی کە لە سۆشیال میدیا ئەیبینیت و یا خەڵک باسی ئەکاتوە ئەوانە نازانم منەوە 2 ساڵ لێرەم لەواچێ عشارانەوتنی سارێکمان نەکڕێبێ بەڵام تۆ بە 2 ڕێکلامجی کلاسی بکڕێەوە دۆزێک پەش و بڵاوی نیەوە یعنی بەجددی لە ئەوروپای شتیواقت نابین ئەوانەی کە ئیشەی مۆدیلاتی شەکەنەوانێک کە ئەکتەریشن بەڕاستی شتیوانە یعنی نازانم چۆنی خۆشمە مێ بزانم چۆن
شتێکە تۆزێک نادات بەرۆرانەیە بەڵام هیوادارم کە ڕێک بێتەوە بەڕاستی هیوادارم کە خەڵک بۆ شیار بێتەوە هیوادارم ئەوەی کە خەڵک پرسیاری زۆر بکەنەوە بە دووادا چوون بکەن لەسەر ئەو بوارانە یعنی تەنها هەر بینەر نەبن تۆزێک سێرچێکی بۆ بکەن بزانم باسییان کرد گەنجەکە وتیان نزیکەی 6 بۆ 8 ساعت خەریکی سوۆسیال میدیان و لەسەر ڤیدیۆکانن ئۆکێ بەڵام سێ بەچیەوە خەریک بەچی بەشغوڵن ئەو کاتانە بەچی بەسەرە بن بە سەیکردنی لایڤەکان و بە سەیکردنی کەسانێک کە هیچ سوودێک ناگەیەنێ بۆیە هیوادارم کە باشتر بێت. بەڵێ کاکۆ من یەکێک لەو تەبیعەتە جوانە یاخود لەو ڕفتارە جوانانەی کە لە بەڕێستم بینی کە باسی ئەومان کردبیتە تەلەڤیزیۆنی کەرکووک یەکسەر بێ دوو دڵی وتت بەسەر چاو تایبەتی شیرین ئەگەر کەسێک ئەکتەر بێ و بۆ نمونە لە کاری مۆدێل و شتا بێ لە شارێکی دوورە دەستەوە بێ بۆ کەرکووک تۆزێک جاگە بەیانی زووش بێ لەوانەیە هەندێک مەهانە بدۆزێتوانێ پۆزش بدۆزێتەوە بڵێ بەخوا ناتوان بەڵام بەڕێزت یەکسەر داواکارەکەت قبول کرد کە هاتیت لە سلێمانی و هایتە کەرکووک و بێگومان لە مەوعیدی خۆشی پێشوەختریش ئامادە بوویت کەرکووک چۆنە بینی کەرکووک تا چەندێک شیرینە لای تۆ ئێمە کە لە دەرەبوو باسی کەرکووک ماکرێمی شەباسی خۆشەویستی کەرکووک تا کرد من دوور و نزیکم لە کەرکووک نەژیاوم تەبان بەڵام کەسانی ئەزیز و برادەر و خزم و کەس هەن لێرە کە زۆر ینی جێی شانازین و دڵیشم بە کەرکووک ئەکرێتەوە بە تایبەتی بە خەڵکەکەی خەڵکێکی دڵکراوە و دڵباش و من هیچم نەکردو تەنها حەزم کردو خزمەتێک بکەم و هەر کەناڵێکی کەش بوایە من هەر هاتم بەرەوەی بەرنامەیەکی جوان و هونەریە و زەی شانازی نێوەش. چی تێ لە کۆتاییە ئەگەر شتێک ئێمە باسمان نەکرد بێ لای تۆ گەڵاڵە بوو بێت حەزیکە باسکەی کاتە بەخشینە بەڕێست. زۆر سپاس دەستخۆشی لە ئێوە و لە کەناڵەکەتان و لە تەواوی ستافەکەشتانەکەم لە کۆتاییە وەڵڵاهی نازانم هیچ شتێکی وام نییە کە جێی سەرنج بێت بەڵام هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک خوازم و هاتنی مانگی ڕەمەزانیش پیرۆز دەکەم لە هەموو مسلمانە. هەموومان سپاس بە ئامادەبوونە زۆر سپاسانەکەم سپاس بۆ تۆ هەر بمێنیت بەڵێ بینەرانی خۆشەویست هەموو بڕگە و تەوەرەکانی بەینی باشی ئەمڕۆژمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم کرمانج بە هیواین میوانێکی ڕۆحسووکی ماڵە خنجیلانەکەی ئێوە ببین و بۆ ساتێک ماڵەکەی ئێوەمان گەرم کردبێتەوە هەتا بەیانی باشێک و دیدارێکی تر هەر شاد بن هەمووتان لە بەڵاو بەڵاگەردانی بە دوور بن خۆشبەختی ببێ بە میوانی هەمووتان خواتان لەگەڵ.